لە پاش نزیکەی مانگێک وەستانی پرۆسەی خوێندن لە قەزای چەمچەماڵ بەهۆی ڕووداوی بارانبارین و لافاوەوە، ئەمڕۆ بە بەرزکردنەوەی ئاڵای کوردستان و سرودی ئەی ڕەقیبەکەی دڵدار پرۆسەی خوێندن دەستی پێکردەوە. دامەزراوەیی میدیایی ڤار لە پاش ڕووداوەکە هەرزوو زیاتر لە 1000 پاکێجی جانتا و پێداویستی قوتابخانەی بۆ ناوەندەکانی خوێندنی قەزاکە دابین کرد. ئەمڕۆ لە قوتابخانەی سپی حەساری بنەڕەتێوە دەستکرا بە دابەشکردنی پێداویستیەکان. باوکی قوتابی هەبووە پەیوەندی پێ مۆکرۆتوێتی مامۆستا ئیمکانیەتی کڕینی پێداویستیەکانی قوتابخانەم نییە. ئیتر چی لەلایەنی خۆتانەوە یان ئامادەسازیێکمان بۆ بکەی بۆ لە ڕێی دەستگاکانەوە بێ لە ڕێی کەسە بەتوانەکانەوە بێ شتێکمان بۆ دابین بکەن. ئیترەوە بوو ئێمە پەیوەندیێکمان لەگەڵ دەستگای ڤارە کۆنتاکێکمان کرد، وتیان ئێمە سەرجەم پێداویستەکان دابینەکەین بە خۆشحاڵیەوە خاوەنی بەڵێنی خۆیان بردیانە سەر هەموو ئامادەسازیێکیان کرد. لە یەکەم ڕۆژی دەستپێکی کردنەوەی قوتابخانەدا ئەوە لێرە ئامادە بوونە دابەشیان کردو بەسەر قوتابیەکانە بگرە بە زیادەوە نەک بەکەمەوە. قوتابخانەی سپی حەسار لە چەمچەماڵ یەکێک بوو لەو ناوەندانەی خوێندن کە لافا و زۆرترین زیانی پێگەیاند. منداڵان لە تاوگیانی خۆیان دەستبەرداری کتێب و دەفتەر و قەڵەم و سەرجەم پێداویستیەکانیان بوون و هەمووی ئاو بردی. بەڵام ئەمڕۆ منداڵەکان بە دڵخۆشیەوە بە جانتا و پێداویستی نوێوە دەستیان بە پرۆسەی خوێندن کرد. هیچ کتێب و شتێکیان نەمابوو؟ جانتاکەت هەمووی تا وەڵا هەمووی چەر بوو هەمووی بوو بە قوڕا. بەس ئێستا مەیتر تۆ کتێب و دەفتەری تازە شوەرگرت. دەستان خۆش بێ کەناڵی ئەو ڕەنگەت بەدڵەتەوە؟ دەستان خۆش بێ. چی و چی تیا بوو؟ سەیری جانتاکە و کرد؟ قەڵەمی تیا بوو، تر دەفتەری تیا بوو، ڕاستی تیا بوو، لاسی تیا بوو. بەڕێوبەری کۆگاکانی چەمچەماڵ باسی لەوە کرد بەهۆی لافاوەکەوە زیاتر لە 20 ناوەندی خوێندن لە قەزاکە زیانیان بەرکەوتووە. لەمڕۆشەوە دابەشکردنی پێداویستیەکان دەست پێ دەکات. ئەمڕۆ بەتەمای بە قوتابخانەی بەردەقارمای لە ناحیە تەکیە لە دوایین قوتابخانەیە ئەوانیش زەرێری زۆریان بەرکەوتوو بوو. بەتەمای ئەوین دوو قوتابخانەمان هەیە لە ناحیە شۆڕش بەتەمای ئەوین قوتابخانەیەکشمانیە دیواری ڕووخاوە لە ناو چەمچەماڵە بەتەمای ئەوێشین سەردانی وش بووین. قوتابخانەی سپی حەساری بنەڕەتی نزیکەی 380 قوتابی تێدایە و دابەش بوون بەسەر 12 پۆلدا لە ڕێگەی 40 مامۆساوە وانەیان پێدەگوترێت. لە پاش دابەشکردنی جانتا و پێداویستیەکان بەڕێوبەری پەروەردەی قەزاکە ڕێزێنانی بەخشیە ئەو کەسولایەنانەی ڕۆڵیان هەبووە لە هاوکاریکردنی ناوەندەکانی خوێندن. دامەزراوەیی میدیایی ڤاریش بێبەش نەبوو لەو ڕێزێنانە. هەردێ عوسمان، ڤار میدیا، قەزای چەمچەماڵ.